السلام عليكم بقى. عليكم السلام. حكي بخير بي. خوش بسلامت بقى. بقى مو منظر ما استمينا يماري بلا بس يا. لا زول باشا اللي يريد انا. جيبوا ماجوري؟ لا 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 اللي يريد انا. ها حكي باش بو هاتي. او عليك شي يكزاز زور مالي. بري. بروح من بو عم باري باشا. بس صار. لبيل شدتي. لا باشا عليك كانت بر. بروح سرتي لقول لي باري تلكتري زوكني او صالم حملو كوكو بينا باشا. هرهم يدبروا بس صار. لبيل نكي. يسكرنا لا بروح. ده باشا امرو يشتم بقى. ولا قال. همين. همين. أنا هو همين دورة أحلى همين يا والله دورة دي ورا أو منظر ما صار يماري بسيلو ما نهاتيان بيقرا دي شو دي صندوق جريء هذا تناس هذا من لو تقريبا متزاري ده صانم كونا صانم دي صاب اسمك يا أنا حمين أتو بس نيا وقريانة هم الروشة قريان لا والله بس يكون لا والله تناس كشت هنشي بقريان ده بس شرير يسار نبوي أحلى هميني همين جوردي أو ما استيداني ورا ودي وخاني شمتيتها باشا ودي همين أنا همين دورة هاتم ما شاء الله حبيتي هرزيش يك ساعات في نسيت ديوا بيعمل إيش نه أو قريانات كانجيني أمنت كشت قريان نبراوا رحيم بقزك يا خو ما عنده سوته دتينا هر أنجتشي دتينا هر شايتشي أم زرقم لو كسم ده سوتيتن أو كسم ما وهم عالم ميرديكر هم عالم سماري خوي راسنا أم كاتي خوي لميركنيك سكم ريجربو بس استخو ريجر نيما أم تسكم كزنا يتداخوازي أو كسر روش بروش هر داديتو وسع خراب دبيتن نبي أو هالي قرن وازي لبيني ناخر جناحة بابا خو هركسي من نيم يدي نكربي أو تلاقون دي خلك شي زور كسي أنا ماري وميدي أنا كذي بابا وقسمة نسيبا أخوانا أبي رحم بك أما دبي تكبيرة لو كتب كان آخر جناحة أو هرب مني تو سرس بلا مالي بابي بهوني توا مقصدت سي همي دتيبو آخري عمري بتسم دركة لمالان بقرم حياي خوان ببنبريم ورنا داخوازيك سكم نعم نجوا هنارم خو هادي تدري تكبيركم هي قرب قصام بكي وما اللي هاجد تكبير مالو بكان لو رحم بك والله حندت زاران أو قصة أو تكبيرة جندة كابيا هربين أعزاني تو وايا أتو عملت بيع عقلني يا زور ده باشا ما مستخالي دي بانجي مالي بكا ما مستخاليت باش أو تسبي ودي بتشي شي ما هي با ما مستخالي ده طاني حالي تشي شي ما بكاتن آخر تيمنا جيني كو با بيد بريم يا أخو بخير بي ما مصلح خو عفو مانك يا ربي خو لي مرازي بي ما مصلح نعمل بي هميني خيزانم ڕێگە چارەش دیتەوەلو بە مێردانی ئەو کچانەی هەتە ئێستا مێردیان نەکردیەوە بە تەمەندا چوونە و نەمارە بابیان ماینەوە ماشەڵڵا چ ڕێگاکەوە مامۆستا دەمانەیە لە وتاری هەینی لەو هەفتەیەی باز لە بابەتە چی بکەی هاندانی ئەو گەنجانە بکەن یعنی هانیان بدەن بچنە داخوازی ئەو کچانەی کاتە ئێستا بە تەمەندا چوونە و مێردیان نەکردیە با ئەو کچانەش کچە ئاغا بن بەگ بن با دەوڵەمەند بن نەترسێ والله عافیە بەڕاستی ژنێکی زۆر ژیرت هەیە خەمت نەبی بەێ ئەو هەفتەیە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای وتارەکەمان لەسەر ئەو بابەتەیە وای مارە تاوەبی مامۆستا دەمزانی هەروە جوابم دەدەیەوە سەلامەت بی مامۆستا ئەو جە شەرت نییە لە وتاری هەینی ڕۆژانە ئەو هەرە ناو خەرچی دەبی کە گەنجەکان دەبینی هانیان بدەن با بچنە داخوازیان تەنانەت پێیان بڵێ با بێنە داخوازی کچی منیشبی و ڕازی دەبن ئەو بەڕاستە بەڵێ دڵنیایی
مامۆستا کوو باسم کرد ئەوەی هەوە کوڕە هەژارش بی هەرچێبی مامۆستا ئەمە ڕاستیمە باشە چەند ساڵە لەو بۆ نوعی بیرت نەکردەوە مامۆستا ئەوەی ڕۆی ئێستا کە ئەمە ڕازیمە هەر کەسێک بێتە داخوازی کچەکەم بەس کوڕەکی باش بی با فەقیریش بی با پێشکەشی بی دەستەکانت خۆش بی بریارێکی زۆر باشت دەیە خۆشەویستمان درودی خوای لەسەر بێت دەفەرمیت صلى الله عليه وسلم تزوج الفقراء يغنيكم الله صدق رسول الله معناکەی زۆر واضحە بەرێ ئێستا دەسمە ماڵێ وتارکی زۆر گرنگ لەسەر ئەو بابەتی ئامادە دەکەم ئینشاڵڵا دەبتە خێر و بەرەکەت لە هەموو گەنجەکە لەسەر ئیزنت قوربانیەکان لە هەر شوێنێک لە وڵاتە دابن من دەمدۆزینەوە و چیرۆکەکانیانم دەنووسیەوە بەڵام دەمویست شەماڵ بدوێنم ئەو پیاوە چیرۆکێک کاریگەری لابوو ڕۆژانە پەیوەندیم پێوە دەکرد زۆر کەسم ناردە لای بەڵام بێئەنجام بوو مسلمانانی عزیز خدای گەورە جەلە جەلالەهو هەمیشە لەگەڵ ئەوەیدا بووە فەرق و جێوازی لە نێوان کچ و کووردا نەکەن بەڵکو ئەگەر کچ بوو زیاتر دەبی ئاگات لێبێ چونکە ئەوە ئامانەتە بێ دەسەڵاتە نابێ غەدری لێ بکەیت ئەگەر کاتی شوکردنی هات بە هەر شێوەیەک بێت نابی کۆسپی بۆ دروست بکەیت ئەگەر پیاوەکە باش بوو ئیماندار بوو کاسب بوو کچەکەتی پێ بدە ئاخر ئەگەر نەیدەیتێ دواتر دەمینێتەوە ئەو کات تۆ گونەحبار دەبی برایانی موسڵمان ئەی ئەوانەی دەوڵەمەندن ئەی ئەوانەی دەسەڵاتدارن ئەی ئەوانەی خاوەنی پلەپایەن ئەگەر کەسێک هاتە داوای کچەکانتان با هەژار بێت با کوڕەکی بێشەهادە و پلەپایە بێت ئەگەر ئیماندار بوو بەڕەوشت بوو ئەو پلەپایە لەلای خوای گەورە گرنگترە جا موسڵمانان دەمەوێت ئەو دیاردەیە بنبڕ بکرێت گەنجەکان باوکەکان لەمڕۆ بەدواوە ئێمە لە گوندەکەمان ئەو نەریتە تێک دەشکێنین ئەو ئافرەتانەی کە گەورن و شویان نەکردووە ئەو گەنجانەی کە لەبەر هەژاری نەیانتوانیوە ژن بهێنن پێویستە پاڵپشتیان بکەین لە داهاتوشدا تکایە کچەکانتان مەهێڵنەوە بۆیە خۆشەویستمان درودی خوای لەسەر بێت دەفەرمێت ئیدا جاءکم من ترضون دینەه وخلقه فزەوەجوه واتە ئەگەر کەسێک هاتە خوازبینی کچەکانتان دین و ڕەوشتێکی جوانی هەبوو ئەوە کچەکانتانی پێشکەش بکەن هەزار ڕەحمەت لە بابت مامۆستا بەڕاستی ئەو خوتبەی وتارێکی زۆر بە قووەتتدا و کاریگەر بوو سەلامەت بی یا ڕەبی خوا ڕووی سپی بکە یا ڕەبی ئەوە هەمین خان پێزانی ڕەحیم بەک بەڵێ ئەو ماشەڵڵاش لە چژیرە بەڕاستی ئەو فکرێ دروست کرد و بەجددی خۆم پەیوەماندی کرد هەتا خوتبەی زۆر جوان لەسەر ئەو مەسەلەی دەم زۆر گرنگ بوو لە بۆ ئەو گەنجانە خوا خێریویش بنووسی سەلامەت بی یا ڕەبی سەلامەت ئەرێ چی بوو قسەت لەگە برایەکەت کرد وەڵڵاهی مامۆستا ئەوەی ڕاستی بی کاتی خۆی داوامان کرد بەگ نەیدا ئێستا کەش دریش کایە برایەکەم ڕازی نابی و ڕازی نابی نازانم چ بکەم دەبی قەنەعەتی پێبینی وەڵڵاهی محاولە دەکەم بەس نازانم چ بکەم ئەمە قسەم دەگە ڕەحیم بەک کردیە قسەشم لێ وەگرتیە قەنەعەتی پێبینە مامۆستا ئاخر ئەو ڕازی نابی ئەو باشە تو قسە دەگە بکە ئەگەر ڕازی نەبوو بەخۆم قسە لێ دەکەم ئەم قسەی لەگەر دەکەم بەس وەڵڵه ڕازی نابی باشە با بڕۆین ئەم قسە لێ دەکەم مامۆستا وەڵڵه عینادە با بڕۆین فەرموو فەرموو